تێپەڕبوونی 24 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد محەممەدی ماملێ ئەچمە لای بەڕێز عوسمانانی کە بەڕێزیان سەرپەرشتیاری یادەکەن و ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ منن کاک عوسمان سلااوت لە بێم کاتت باش بە. زۆر مەمنون زۆر سپاس بۆ بەڕێزت پێم خۆشە بزانم چۆن ئامادەکاریەکان کرا بۆ ئەوەی کە یادێکی لەم شێوەیە بۆ هونەرمەندێکی گەورەی کورد بەڕێوە بچێت. ببوورە وڵی ئەگەر دووبارەی کە جۆم لێ نەبوو بەڵێ کاک عوسمان گوێبیستی منی؟ ئێستا جۆبیستانم زۆر باشە پێم خۆشە بزانم ماوەی چەندێکە سەرقاڵن بۆ بەنجام گەیاندنی ئەم یادە و بە بڵێن کارەکان چی بوون کە لە پێش و تراکارتان لەسەرکردن بۆ ئەوەی کە یادێکی لەم شێوەیە بەڕێوە بەرن. بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ ڕێخستنی ئەم دەرفەتە. سپاس بۆ بەڕێزە. ئێمە وەکو ڕێکخراوی پەرەپێدانی کاری ڕاگەیاندن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر ماوەی مانگێکە سەرقاڵی ڕێخستنی ئەم یادەی یادی 24 ساڵەی کۆچی دوایی مامۆستا محەممەدی ماملێ کام ساڵ لە هەولێری پایتەخت بە ئەم مەراسیمە بەڕێوە چوو بێگومان ئەو بڵێ بەڵێ کاک عوسمان ئامادەکاریەکان چۆن بوون و کێنە و کەسانی کە بەشدار بوون لە نێو یادەکەیە. ماوەی مانگێکە وەکو عەرزم کردێن ئێمە سەرقاڵی ڕێخستنی ئەم بۆنەیەی بەرنامەیەکی هونەری فرەلایەنمان دانابوو کە لە دوو بەش پێکاتبوو بەشێکیان بەڕگەیەکی هونەری و مۆسیقا و گۆرانی بوو بە دەنجی سێ لە هونەرمەندان کە هەوادارانی ماملێن کە وەکو ئەو گۆرانی دەڵێن بەدەنگ لەسەر ستایلی ئەو گۆرانی دەڵێن بەشێکی تریش پێکاتبوو لە ڕێخستنی چەند وێنەیەکی هونەرمەندی گەورە محەممەدی ماملێ لە شێوەی پێشانگایە کە لە هۆڵەکەدا دانراوە بینەران بینیان و شتێکی سەرنجڕاکێش و جوان بوو لە هەمان وەختدا بەڕگەیەکی تریش خەڵات و ڕێزلێنان بوو بۆ دوو لەو هونەرمەندانەی کە ماوەی 40 ساڵ لەگەڵ کاک محەممەدی ماملێ و کاک جەعفەری ماملێ هونەرمەندی مۆسیقاژەن بوون کاک عەلی جافری کە ئامێری سنتور دەژەنێت لە ماوەی ئەو 40 ساڵەدا لەگەڵ مامۆستا محەممەدی ماملێ هەروەها کاک جەعفەری ئەمینی کە ئەو بەهۆی نەخۆشیەوە نەیتوانی بێت بۆ ئەم یادە هەر لە دوورەوە ئێمە هەماهەنگیمان لەگەڵ کرد ئەویش پەیامی خۆی نارد بۆ یادەکە ئەو دوو هونەرمەندە ماوەی 40 ساڵە لەگەڵ هونەرمەند محەممەدی ماملێ و کاک جەعفەری ماملێ مۆسیقا دەژەنن خزمەتێکی زۆریان کردووە ئێمە بە باشمانزانی ئەو ساڵ لە یادەکەدا ڕێز لەو دوو هونەرمەندە و ڕێز لەو دوو کەسایەتیە بگرین. بەڵێ کاک عوسمان تا چەند گرنگە یادکردنەوەی ئەم کەڵە هونەرمەندانە و بە ئەنجام گەیاندنی چالاکی و فستیڤاڵی لەم شێوەیە ساڵانە لەگەڵ یادکردنی کۆچی دوای ئەوان بێت یاخۆت هەر بابەتێکی تر بە پێوەست بەم هونەرمەندانەوە ئەم چالاکیانە تا چەند گرنگن؟ وەڵا خۆی ئێمە لەبەر گرنگی ئەم چالاکیانە ئەم یادەمان ڕێکخست کە هەڵبەتە ئێمە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا وەکو ڕێکخراوی پەرەپێدانی کاری ڕاگەیاندن هەر جارە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری یان لەگەڵ مەڵبەندی هونەری ماملێ یان لەگەڵ ناوەندە ڕۆشنبیریەکانی تر لە شارەکانی دیکەی کوردستان یادی هونەرمەندان بەرز ڕادەگرین بە تایبەتی یادی هونەرمەند مامۆستا محەممەدی ماملێ کە ئەوڕۆ ئێمە قسە لەسەر ئەو یادە دەکەین تەنانەت لە ساڵی 2017 ئەگەر هەڵە نەبم چکایە مێژۆکەم باش لە یاد نەماوە لە سلێمانی ئێمە یادی هونەرمەند محەممەدی ماملێمان کرد و لە هەمان کاتدا خەڵاتی مەڵبەندی هونەری ماملێ پێشکەش بە تیپی مۆسیقای سلێمانی کرا واتە گرنگی ئەو یادە ساڵ بە ساڵ بەڕاستی بەهێزتر دەبێت لە لای ئێمە زیاتر خۆی دەچەسپێنێ ئەمەش لە پێناو ئەوەی کە ئێمە وەکو گەلی کورد وەکو نەتەوەی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بین هاو ئاهەنگ دەبین لەگەڵ ناودارانی خۆمان لەگەڵ ڕۆناگبیرانی خۆمان لەگەڵ شاعیران و نووسەران و ئەمەش جاری یەکەم نییە کە لە هەولێری پایتەخت
یادی هونەرمەندان و ڕۆناکبیران دەکرێتەوە. ئێمە لە ساڵانی ڕابردوش بە هەمان شێوە مەراسیم و یاد و بیرەوەریمان ڕێکخستووە بۆ هونەرمەندان. لەبەر ئەوە بە شتێکی گرنگی دەزانین ئێمە بە ئەڵقەی پەیوەندی فەرهەنگی لە نێوان ڕۆڵەکانی گەلی کوردستاندا لە هەر شوێنێک بن هەتاکو لە هەندەرانیش ئێمە هەمانگیان لەگەڵ دەکەین بۆ ئەوەی کە ئەم یادانە بەرز ڕابگرین. ئەمەش لە پێناو بەرجەستەکردنی زیاتری هونەر و فەرهەنگی کوردی. بێگومان زۆرن ئەو گەنجانەی کە هەوڵ ئەیەن بە بڵین گۆرانی بەشێک لە کەڵە هونەرمەندانی کورد بە تایبەتیش هونەرمەند محەممەدی ماملێ و با بڵێن حەسەن زیرەک بڵێنەوە و ئەم چالاکی و فستیڤالانە تا چەند دەرفەتن بۆ ئەم دەنگە نوێیانە کە با بڵێن حەزیان بەدەنگی ئەم کەڵە هونەرمەندانەیە بتوانن لە نێو چالاکێکی لەم شێوەیە گۆرانیەکان بڵێنەوە و ئێوەش تا چەند دەستگیرۆی ئەم دەنگە لاوانن لە نێوم چالاکی و فستیڤالانەیە. بەڵێ ئەمە بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگ بوو. ئێمەش بۆ خۆمان یەکێک لە ئامانجەکانی ڕێخستنی ئەم یادەوەریە هەر بریتی بوولەوە کە ئەم ساڵ لەم یادەدا دەرفەتی زیاترماندا بەو گەنجانە بەو لاوانەی کە لەو بوارەدا ئیش دەکەن. حتا مۆسیقا ژەنەکانیش ئەوانەی کە زۆر لەسەر ستایلی هونەرمەند محەممەدی ماملێ و لەسەر قوتابخانەی ماملێ مۆسیقا دەژەنن ئەوان بەشدار بوون لە کۆڕی مۆسیقادا و ئەو هونەرمەندە لاوانەی کە وەکو هونەرمەند محەممەدی ماملێ گۆرانیەکانی ئەو دەڵێنەوە ئەوان بەشداریان کرد لە هەندێکیان لە دەرەوەی شاری هەولێر بوون و هەندێکیشیان لە ناو شاری هەولێر و لە شوێنەکانی دیکە هەمویان پێکەوە بەشدار بوون. بێگومان ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەو هونەرمەندانە خۆی لە خۆیدا گرنگی پێدانێکیشە بۆ ئەوان و دەرخستنی توانە و بەهرەی ئەوانیشە کە خۆشبەختانە ئەمڕۆ لەم کۆڕەدا سەرکەوتوانە توانیان ئەدای کارەکەی خۆیان بکەن زۆر بە جوانی. زۆر باشەکە عوسمانەمەیە پرسیاری کۆتاییم بۆ بکەم کە ئایا پلانەکانی ئەم ساڵتان وەکو خۆی جێبەجێ کرد لە نێو چالاکێکە یاخود هەندێک بابەت هەبوو کە جێبەجێ نەکرا و لە ساڵانی ئایندا بیرۆکەی جیاوازتر بۆ ئەم فستیڤالە زیاد دەکەن بۆی فستیڤالەکە دەوڵەمەندتر بێت. زۆر ڕاستە ئێمە بێگومان بەرنمەکە ماوەی دووس ئێمە خۆمان پلانمان ئەوە بوو کە سەعات و نیوەک ماوە بۆ بەرنمەکەماندا نابوو بەرنمەیەکی هەمە ڕنگ بوو بەڵام لە خۆشەویستی بۆ ماملێ لە ئەوەی کە ماملێ ئەوەندە هونەرمەندێکی گەورەیە ئەوەندە هونەرمەندێکی نەمرە ئێمە ناچار بووین چەند بڕگەیەکی زیاد بخینە ناو بەرنمەکەەوە تەنانەت خەڵکێک هاتن لە دەرەوەی بەرنمەکە بەڕاستی یەکێک لەوانە مامۆستا ئیسماعیل زینۆیی بوو کە دوێنێ هات بۆ لامان پارچە پەخشانێکی هەڵبەتە پەخشانێکی زۆر جوانی لەسەر هونەری ماملێ ئامادە کرد بوو ئێمە نەمانتوانێت ڕێگای پێ نەدەین بەڕاستی بە پێچەوانەوە باوەشمان بۆ کردەوە کە بابەتەکەی پێشکەشکە مەبەستم ئەوەیە کە بابەت لەسەر ماملێ زۆرە ینی لە بەرنمەیەکی ئاوادا بەڕاستی جێگای نابێتەوە بۆیە من داوا لە لایەنەی پەیوەنددارەکان دەکەم لە وەزارەتی ڕۆشنبیری ڕێکخراوەکان دام و دەستگا فەرهەنگی و هونەریەکان گرینگە کە یادی هونەرمەندانی خۆمان بکەینەوە شەرت نییە هەر لە ساڵ ڕۆژی لەدایک بوونیان یان ساڵ ڕۆژی کۆچی دواییان دەتوانین ئێمە یادی هونەرمەندان یاخۆ ڕووناکبیرانی خۆمان لە ڕۆژەکانی دیکەدا بکەینەوە لەبەر ئەوەی بەڕاستی ئەوان گەنجینەیەکی زۆر گەورەیان بۆ ئێمە بجێشتووە خزمەتێکی زۆر فراوانیان پێشکەشی گەلەکەی خۆیان کردووە بۆیە ئێمەش بە ئەرکی دەزانین و لایەنەکانی دیکەش حەق وایە بێنە ناو مەیدانەکە و هەمومان بەیەکەوە بتوانین ئەو کارە ئەنجام بدەین. سپاس بۆ بەڕێز عوسمان ڕانی سەرپەرشتیاری یادی کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد محەممەدی ماملێ و سپاس بۆ زانیاریەکانت